کاسبکارێکی ناو بازاڕ یەڵەبجەیە 25 ساڵە کار دەکات. ئەو وڵاتیە دەڵێت بەرمیلێک نەوتی بە قیست هێناوە. ناوەڵانیمان هەر چاڕێی حکوومەتی بمانداتی کورە شەڵا بیاندای وڵا باش زەرە لە نوێی گەڕێت و مامەگەن تۆ بووە وڵای وەریگرێ خەڵکە بەڕای من خەڵکەکە وەریگرێ باشەڵێ توکێ لە ورچی بکەیت وەر باش توکێ لە ورچێکی بکەیت وەر باش خۆ حکوومەتی ئەمڕۆژ بۆتە ورچ مامەگەن وێ توکی لەکەیت لە بازار 175,000 من دوێنێ معاملەم کرد 175,000 بەرمیلی دوێنێ معاملەم کردو ئەرێ وەڵام بەرمیلێک شماوە بە قیسن پارەکەیەوە. بەوەی بەرزبوونەوەی نرخی ناوت خەڵک ناتوانێت نەوت بکڕێت و بۆ وەرزی زستان و سەرما هیچ بڕەنەوتەیەک لە ماڵەکانیاندا نییە. ئەمە ئیشوکاریان ئەمەیە کە ئەم خەڵکە بمرێ لە برسا هەمووی چاوەڕانی دەستی ئەمانە بێت ئیتر کابراوەتی هەموو نیازیان گڵاوە بەرامبەر ئەم میلەتە بەس زۆر حیف و مەعەلەسەب کەواکەن بە میلەتە. چی ئامادەکاریە بکەم ئامادەکاری ئەبێ پارەوە بێ یعنی تا تۆ نۆتە حکوومەکە بۆ بە 100,000 دینار 130,000 دینار چێ توانای ئەوەی هەیە بەکاری بێن بیکڕێت نەوەڵی یعنی ئێستا من دوێنێ ئالیا پرسیان کۆر برادێنەوەتە فرۆشیاڵێ بۆ 260,000 بەرمیلێنەوە 260,000 دینار بەڕاستی زۆرە ینی ئیسا تۆ بۆ بەرمیلێنەوە. لە بازاردا بەرمیلێک ناوت زیاتر لە 250,000 دینارە و هاوڵاتیانیش توانای کڕینیان نییە. ئەمە لە کاتێکدایە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی زۆری نەوتە بەڵام ئەوە ماوەی چەند ساڵێکە حکوومەت بەرمیلێک نەوتی بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکردووە. نەوەڵا کەس نەوتی نییە نەوەڵا جیگانە نەوتمان نییە کەس نەوتی نییە خەڵک فەقیر و داماغ و حکوومەتی عێراقمانداتێ بە 30,000 ئەومانداتێ بە 130,000 خوا هەڵناگرێت خەڵک فەقیر و داما و ئەرە وەڵی ئەمە خەڵکە حاڵی نیە و حاڵی ناخۆشە. وەڵا ئەمە 2 ساڵان لەوتیان پێ نەداوین دەبێ نەوتی لە ماڵمانانیە انتیزاریەکەن حکوومەم نەوتمان نەوتیش نییە و وەڵا بەرمیلی داوای 260 دینارەکەن 200 خۆمە عاشەکەم 300,000 جا 260 بەمەوە حیجمەت مناڵەکان سوڵیان بۆ بکەم. بڕێرە حکوومەت بەرمیلێک نەوت بە 103,000 دینار بەسەر هەر خێزانێکدا دابش بکات. ئەوەش ناڕزایی خەڵکی بەدواداهاتوو و دەڵێن سەرباری بارودۆخی خراپی دارایی وڵاتیان و نزیکبوونەوەی سەرما و سۆڵە ئامادەنین بەو نرخە نەوت وەربگرن. بەشێک لە وڵاتیانیش لە ئێستادا بە قیست بەرمیلێک نەوت دەکڕن. حکوومەتیش تا ئێستا ئەنگاوێکی نوێڵ نەگرتووە بۆ دابەزاندنی نرخی بەرمی لە نەوتەکە. هاوڵاتیانیش لە چاوەڕوانیدا ماونەتەوە وەرزی سەرما و سۆڵەتینی بۆ هێناون و نەبوونی حکوومەتێکی خزمەتگوزاریش تەواو بێ هیوای کردوون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.